بۆ یەکەم جارە لە هەڵەبجە فیستیڤالێک بۆ پێشکەشکردنی بەرهەمە خۆماڵیەکانی ناوچەکە ڕێکخرا چونکە ساڵانە بە سەدان هەزار تەن بەرهەمی کشتوکاڵی لەلایەن 6,000 جوتیاری ئەم پارێزگایەوە دەخرێتە بازاڕەکانی هەرێم و تەنانەت عێراقیش. بەرهەمە خۆماڵیەکانی جوتیاران و دەستاوی خانمانی هەڵەبجە هێندە بەتان بوو وەزیری کشتوکاڵی ناچار کرد پێش ئەوەی کاتی نانی نیوەڕۆ بێت دەستی کرد بە خواردنی هەنار و چێشتی کفتە و یاپراخ. جارجاریش تۆزێک شیرینی ئەکرد بە دوای خواردنەکاندا. بابزانین تامی ئەم شتانە لای وەزیر چۆن بوو؟ ماوە بەروبوومی خۆماڵی بەتامترە و تەندروسترە و بەڕاستی پێم وایە پاکتر و خاوێنتریشە. وڵای ئەمانەی خواردمە تەمەەن هێندە چێشیان ئامادە کردوەوەی خۆماڵی وەکو کفتە وەکو یاپراخ دەستیان خۆش بێ ماشەڵا زۆر بەتام بوو. ئەوەی تریش تەمەەن گوێزە و هەنارە و ئەوەی کە لێمان خوارد بێ بەتام بووە. ئەمساڵ لە هەڵەبجە لە ڕووبەری 116,000 دۆنم زەوی کشتوکاڵی کە 48,000 دۆنم زەویان بەراوە 35,000 تەن گەنم و 25,000 تەن هەنار و نزیکەی 5,000 تەن تەماتە و 8 ملیۆن گوێز بەرهەم هێنراوە. ئەمە جگە لە بەرهەمێنانی چەندین جۆر بەرهەمی کشتوکاڵی و بەرهەمە ڕووەکیەکان کە بنێشتی کوردیش یەکێکە لە بەرهەمە دیارەکانی جوتیارانی ئەم ناوچەیە. حکومت هیچ هاوکارێکمان ناکاوکە حکومت لەبەرەوە بگرە زیاتر ڕێگریشمان لێکە لەبەرەوە لە منتیقەی بادینانە دارقەزوانێکی زۆری تایە حکومت نایاڵێ ئێمە بچین ئەو خەڵک بچی ئەو دارقەزوانە و بەرهەمەی هەیە بەرهەمێکی خۆماڵیە حکومت نەئاوێ دیارێن نە عەزەتی پێوە کێشاوە یعنی حکومت نایاڵێ ئێمە بچین ئەو بەروبوومە بهێن نەشار و ڕستەکەی ئێمەش زیاتر ببینین دەرەوەی وڵات. لەم فیستیڤاڵی بەرهەمە خۆماڵیانەدا جگە لە بەرهەمی کشتوکاڵی چەندین جۆر بەرهەمی دەستکردی وەستاکانی ئەم ناوچەیە خرابوونە ڕوو. ژنانیش بەنانی هەورامی و چێشتەکانیان لەگەڵ چەند کارێکی دەستی باسییان لە تواناکانی ژنانی ئەم سەردەمە و ژنانی زمانی پێش خۆیان دەکرد. ئەفرەت جاران نەخەستالەی هەبوو نەگسکی کارەبایی هەبوو ڕۆژانە ئیشی خۆیە کرد و لەپاڵ ئەوەی کاری دەستی ئەکرد بۆ نمونە کلاشی ئەکرد جاجم و بەرماڵ و ئەو شتانەی هەمووی بەدەستی خۆی ئامادە ئەکرد و هینیا کرد بەڵام بەداخەوە بوونی تەکنۆلۆژیاوای لە ئافرەت کردووە کە بگەڕێتەوە بۆ دواوە و نەتوانێت سوود لە شتەکانی تر وەربگرێیان بتوانێت بەرهەمێکی و دەستی خۆی هەبێ و سوودمەند بێ. زۆرێک لە ژنانی جاران و بەشێکی ئێستایان کە وەرزی هاوین هات دەست دەکەن بە کۆکردنەوە و هەڵگرتنی بەرهەمە خۆماڵیەکان بۆ وەرزی پاییز و زستان. بەشێکی تریش لە هاوڵاتیان لە دوکان و بازاڕەکان بەرهەمە خۆماڵەکان دەبنەوە بۆ ماڵەوە بۆ چێشکردن. بۆیە منیش دەڵێم وەساجان کیلۆیە دوێنە بدەرێ. وریە حەمەکەریم NRT هەڵەبجە.